بە زیاتر لە 1.5 میلیۆن مسلمانی ئیسلام ئێستا دووەمین ئاینی گەورە لە بریتانیایە. بەو حاڵەش ڕاوەرگرتنی چەم دوایە لەلایەن یوگاف گەورەترین ڕێکخراوی ڕاوەرگرتنی بریتانیا بۆی دەرکەوت 85% خەڵک ڕایان لێوەرگیرا ئیسلام لەگەڵ توندڕەوی پەیوەند دەدەن. نیوەی تەواوی دەڵێن ئیسلام پەیوەندی بە تێرۆریزم هەیە و نزیکەی 70% دەکەن ئیسلام برە بە سەرکەوتی ژنان دەدات. ڕێمۆنە ئاڵی لە ناوەندی توێژینەرەی ئیسلام دەڵێ ڕێکخراوەکەی سەرپرستی ڕاوەرگرتنەکەی باستۆ گرت. ئەمانەوێت وەک مسلمانانی گەنجی لێهاتووی بەریتانیا دەنگمان هەڵبڕین لەبارەی باوەڕمان وە شانازی بە وڵاتی خۆمان و ئاینی خۆمان دەکەین کەوا بێت ئێمە دەمانەوێت لە ڕێگای پەرەپێدان بە ڕوخساری بەشی ئیسلام نیگەرانیمان بخەینە ڕوو کە پێشتر بە دەگمەن ئەمە هەبوو. گروپەکەی ناسرااو بەلایەنگران و هۆگرانی محەممەد پۆستریان ئێستا لە سەرانسەری شاری لەندەن و ئێزگەکانی ژێرزەوی و شوێنی سوار بوونی تۆبوس دەدەنرێ. ئەوان لەگەڵ و ڕوانگەینین کە پەیوەندی بە تێرۆریزمەوە هەبێت. ئەوان نەک وەک مۆدل بەڵکۆک مسلمانی ڕاستەقینە خۆ نیشان دەدەنەوەی دا دەکەن محەممەد باوەڕی بەمەفەکانی ژنان مەسلەکانی جینگە و دادوەری و کۆمەڵایەتیە هەبوو. داگلاس مۆری لە ناوەندی لەندەن بۆ یەکگرتنی کۆمەڵایەتیە کە بنیاتێکی لێکۆڵینەوەیە و سربەخۆیە. محەممەد بە ڕێگای خۆی هۆگری مافەکانی ژنان بوو لە چەرخی حەوت لە عەرەبستانی سعودی ئەو تەنانەت هێندێک کاری کرد پەیوەندی بە بەرەو پێشچوونی ژنان لە چەرخی حەوتمدا بوو. بەڵام بێگومان نەبوو مەسلەکانی سەردەمی چەرخی 21 لە بریتانیا شوێنی دیکە و نمونەیەکی گەورەتر و باشتر ئەوەیە کە محەممەد یەکەم لایەنگری ژینگە لە چەشنی خۆی بووە. بەڵام ڕێکخرانی هەڵمەتەکە دەڵێن پێغەمبەر ڕێزی بۆ ژینگە پەرەپێدا و بانگەشەی پاراستنی ئاویدا. ئەوان دەڵێن لە قورئاندا هاتووە پیاوان و ژنان بە یەکسان هاتوونەتە سەر جیهان. پێغەمبەر پلەی ژنانی بەرزڕاگرت مافی جیابوونەوەی لە پیاوی پێدان مافەکانی بە میرات بردن مافی خاوەنێتی بەسەر مڵک و دارایی و ماف بۆ دابینکردنی ناو تەنانەت دوای هاوسەری وە ژنانی موسڵمان بە درێژایی مێشوو بوونەتە زانا دادوەر سیاسەدوان و تەنانەت ئێمە ئەمڕۆ ئەوە دەبینین. هەڵمەتەکە هاوکات لەگەڵ 5مین ساڵوەگەڕی هێرشەکانی خۆکوژی بۆ سەربەشی تۆڕی گواستنەوەی لەندەنە کە 52 کەسیدا کوژران و لە نێویاندا 4 خۆکوژی موسڵمانیشی لەگەڵ بوون. ئەو هێرشانە هێشتاش لە نێوبیری خەڵکدا هەر تازن. ڕێمۆنا ڕاستەخۆ باسی تەقینەوەکانی نەکرد ئەو خانمەکوتی هیوادار وێنەکانی هەڵمەتەکەی یارمەتی بریتانیا بکات موسڵمانان بە شێوەیەکی دیکە بینن. جا ئەمە گرنگە بۆمانۆکو موسڵمانانی بەریتانیا کە دڵنیا بین لەوەی هەمان بەهامان هەیە و هەمان نیگەرانیشمان هەیە. بنیاتەکە دەڵێت هەڵمەتەکە سەرکەوتنە و ماڵپەڕی فەیسبوک هەزاران لایەنگری هەیە و ماڵپەڕەکە لە چەند حەوتوودا لەوە تا پۆستەرەکانی شاندراون سەدان هەزار کەس پێیان باش بووە. ئەم راپۆرتە لە ڕادیۆ دەنگی ئەمریکاوە ئامادەکرا بوو.